هەڵبژاردنەکاری داتابەیس قۆناغی دوو بە سێ وێنە بەشداریم کردو لەم پێشەنگە. حەزم لە کاری فۆتۆگرافیە کە بینیم لێرە شتێکی واکرێ پێم خۆش و بەشدار بوو. زۆر خۆشحاڵم کەم فستیڤالە کرا لە مەحەدەکەی ئێمە، هیوادارم هەموو ساڵێک بەردەوام بێت چونکە بەجددی شتێکی باشە بۆ خوێندکاران و بۆ هەموو کارمەندەکان و مامۆستایانی پەیمانگاکەمان و پیرۆزبایی ساڵیادی دامەزانی پەیمانگاکانەکەم لە هەموو خوێندکاران و مامۆستایان. هیوادارم بەردەوام بن و هەموو ساڵێک بە شێوازی جوانتر و پێشکەوتووتر یادی بکرێتەوانێ بۆ هەموو تەلەبە و مامۆستاکان. و من ئەمڕۆ وەک لیژنەی پێشوازی بەشداریم کرد، زۆر خۆشحاڵ بووم کە توانیم شیرینیەکی زۆر بەخشمەوانێ بەسەر ئەو کەسانی کە لێرە بەشداریان کردووە و هیوای سەرکەوتن بۆ هەمویان نەخوازم و دەستخۆشیان لێکم. بە بۆنەی ڕۆژی پۆلیتەکنیکەوە هەستاوین بە چەند چالاکیەک لە کورتە فستیڤالێکە شتەکان زیاتر کوردەواری ێژێ هەر بە جلوبەرجی فەرمانبەرەکان و خوێندکارەکان و خواردنە کوردەواریەکان و شتەکان زیاتر کوردەواری. ئێمە وەکو خوێندکاری بەشی نێتوۆرک لەم فستیڤاڵێ پرۆژێکمان ئامادە کردووە کە بۆ ڕێکی و ناڕێکی لەشە پرۆژێکی تەندروستیە بە ناوی تەندروست بە ئەپلیکیشنێکە بۆ سیستمی ئەندرۆیدەوە لە گۆگڵ کرد لە ئێستا بەردەسا. ئەمە ئەپلیکیشنە پێدەڵێ کە کێشی تۆ ڕێکە یان ناڕێکە لە ڕێگای زانینی درێژی باڵا و لەگەڵ کێشتەوە ستانداردێکی پێڵێت پشتمان بە ستانداردی بێمایی بەکارێنین. ئەو ستاندارتە بەکارێنی و پێ ئەڵێکە کێش و ڕێکە یان ناڕێکە. ئەگە کێش و ناڕێک و ڕێنمای خۆراک و وەرشی بۆ داناوی و چکە لەوەش بۆ ئەو کەسانی کە ڕاهێنان و وەشەوانن هەر بەش نام پرۆگرامێ بەشێکی سێڤەسێکی تر هەیە پێوەڵێ کە چەندێ کالۆری وستاندووە چەند کۆمەڵە زانیاریەک داخڵەکەی کاتی ڕاهێنان و ڕەگەز و تەمەن و پێوەڵێت چەندێ کالۆری وستاندووە لەگەڵەوەشە کالۆری ناو خۆراکدا ئەو خۆراکانی کە باس کراوە لە ڕێنمای خۆراکەکانە کالۆریەکە و پێڵێ و ئەپلیکیشنەکە وەستمی ئەندرۆیدە و لە گۆگڵ پلەیش بەردەستە ئێستا. چالاکیانە بەڕای من سوودی زۆری هەیە، سوودی خۆی هەیە. ئێستا بۆ نمونە چالاکیمانەیە لە کۆڕی شعری کراوە کە ئەمە هانی تەلەبەکانەدا هەندێک لە ڕووی ئەدەبیەوە بۆی بەرەو پێشتر بچن. ئەزانن ئەم جۆرە چالاکیانە زۆر گرنگە بۆ خوێندکارانی ئازیزی خۆمان هەم لەسەر ئاسی زانکۆکەمان و هەم لەسەر ئاسی پەیمانگا. لەم جۆرە چالاکیانە چەندین هۆکار هەیە کە وای لێ ئەکات ئەم چالاکیانە گرنگیان هەبێت و لەسەری بەردەوام بین ساڵانە. یەکەمیان چالاکی زانستیە. چالاکی زانستی ئەمە وەکو مؤسسەیەکی زانستی پێویستە کات لە بینی هەر فترە و فترەیەکە ئێمە ئەو چالاکیانەی کە خوێندکارەکان ئەیکەن پێشکەشیکەین پیشانی جەماوەری بکەین پیشانی خەڵکی بکەین کە چۆن ئێمە چالاکیمان هەیە و چۆن ئەم خوێندکارانەمان لەسەر ئاستی زانستی لە ئاستێکی بەرزان و هەروەها لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ئێمە وەکو کۆمەڵگای کوردی کۆمەڵگایەکە کە پەیوەندی کۆمەڵایەتی تیای بەقوەتە ئێمە هەوڵین ئەو لایەنە کۆمەڵایەتیە تێکەڵکەین لەگەڵ لایەنی ئەکادمی و لایەنی زانستی لە ئیڤێنتێکی ئاوا کۆیکەینەوە. تەوانا شانش هەمووی بۆ خوێندکاران زۆر زۆر گرنگە و لە داهاتووشە ئەبێ بە نەریتێک تەنانەت لەوانەیە لە ژیانی ڕۆژانەی هەموو خوێندکارێک لە مستەقبەلە دوای خوێنی باڵاشی یا دوای خوێنی وەکو لە پەیمانگا و لە کۆلێجە. ئەمڕۆ بە بۆنەی ڕۆژی جیهانی زانکۆکان لە گشت دنیا و بە بۆنەی پیرۆزکردنی دامەزرانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیەوە
کۆمەڵە چالاکیەک پێشکەش کرا لە پەیمانگای زانستی کۆمپیوتەر خۆشبەختانە تا ئێستا کە زۆربەی چالاکیەکان پێشکەش کراون بە سەرکەوتوی پێشکەش کراوە چالاکیەکان وێنە کێشان کۆمەڵی خوێندکاری خۆشەویست وێنەیان کێشا بوو لەسەر دیوارەکان خەڵاتی ڕێزنان لێنانمانیا بەوان دوو شاعری خۆشەویست شعریان پێشکەش کرد خەڵاتمانیا بەوان بەو کەسانی ئیشی و شتیان کرد بوو لێرە و خواردنێکی زۆر ئامادە کرا بوو کەەوە زۆر جێی دڵخۆشی بوو لەلایەن خوێندکاران و کارمەندان و مامۆستاکانیشەوە دانرابوو هەموو کەسە هاو میوانە بەڕێزەکان بەبێ جیاوازی خۆی لە خۆیان لە هەموو شوێنێک بێجگە لێرەیە لە هەر شوێنێکی کە بێ گرنگی خۆی هەیە و بۆ زیاتر بەرەو پێشوون و پرۆژەی زانکۆکان و خوێندکاران زیاتر چالاکیان زۆرە بێ و لەمەوە زیاتر هانەدرێن کە ئیشی باشتر بکەن و ئیشی زۆر باشیان کرد بوو. ئەم یادە وڵا بۆ هەوە کۆم ساڵی در پێویستە کە بکرێتەوە چونکە ئاشنابی بە جلی کوردی و واروە ئاشناوی بانێ خواردن و شتی جوان واروە هەنێ پرۆجێکت و شتی جوانی شەکرێت کە تەلەبەکان پێی ئاشنا بن و شتێکی جوانە یعنی ئەمێنێتەوە و سەبارەت بۆ وێنەکەشان و شەش پێویست بوو پەیمانگا بتوان نۆژەنێکینەوە بۆی شتێکی جوان بێ کە یەکی بێگانیان یەکی سەردانی کرد شتێکی جوانتر دەرچێ بۆیە هەڵساین لەگەڵ کۆمەڵە خوێندکاری خۆشەویستە کە ئەو دیوار و شتانەمان هەنێ وێنە و شتی جوانمەتێ دروست کردووە بۆی پەیمانگا جوانتر بێت و هیوادارین ئینشەڵڵا دوای لە داهاتووشە شتی جوانتریش دروست دەکەین وێنەکان. سەرەتا بە خێراتنتانەکەم و دەستخۆشیێکی زۆر لەم گەنجە جوانانە ئەەکەم ئەمڕۆ بە بۆنەی ڕۆژی زانکۆ و پەیمانگاکانە کۆڕێکی شعریمان کردو لێرە بە ناوی کچەوردی لە بە هاوکاری ئەم پەیمانگای پێما بە پەیمانگای کۆمپیوتەرە لەگەڵ شاعیری لاو کاکە هەردی ژەنیاری ئازیز کاکە باوان لێرە ئامادە بووین و هیوادارین ئەو شتانەی کە ئەیکەین بێتە هۆی سەرنجڕاکێشانی گەنجەکانمان. بەشداریم کردووە لەم کۆڕەیە و پێ خۆشحاڵشم کە بەشداریم کردووە و خزمەت بەو گەنجانە بکەم و بە وڵاتەکەم و زۆر سپاسی هەموو هاوڕێیانەشەکەم کە لێرە کۆبوونێتەوە و ئەم کۆڕەشیان ڕێخستووە و بەڕاستیمە شتێکە کە جێی شانازیە بۆ ئێمە کە ئەم گەنجانە لێرە بەخۆشمەوە کە بەشداری ئەلەم فستیڤاڵ و ئەلەم کۆڕانەیەکەین. پیرۆزبایی خۆم ئاڕاستەی سەرجەم فەرمانبەر و خوێندکاران و مامۆستایانەکەم بە بۆنەی دامەزراندنی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کە چەند چالاکیەکمان ئەنجامدا ئەمڕۆ لە خواردن و فۆتۆگرافی کە تیایدا خەڵاتی ڕێزلان پێبەخشرا لەلایەن دکتۆر ئاراسەوانە بە بۆنەی بەدەستێنانی پلەی دووەم لەسەر ئاسی عێراق لە پاڵەنەتی لەش جوانی. بۆ ساڵیادەی دامەزراندنی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی پێشەکی پیرۆزبایی گەرم سەرجەم فەرمانبەران و خوێندکاران و مامۆستایانی سەر زانکۆی پۆلیتەکنیکیەکەین بەم ڕۆژە پیرۆزە هیوادارین ساڵی داهاتووش وەکو ئەم ساڵ یادی بکەینەوە بە خۆشی و بە ئارامی. ڕۆژگانی ئەمڕۆمان بەڕاستی لە ماوەیەکی 2 هەفتێ ئێمە خۆمان ئامادە کردووە بە تایبەت بۆ پیشانگای فۆتۆگرافیەکان کە مەجموعەیە برادەران هەڵسان بە ڕسمگرتنی چەند ڕسمێکی زۆر جوان بەڕاستی و پێشکەشی میوانە ئازیزەکان کرد وەروەها چەند خوێندکارێک پرۆژەی خۆی پێشکەش کرد دەربارەی پرۆژەی تەخەڕوجیان
کە ئەم ساڵ پێشکەشیەکەن هەڵس فەرمانبەران و مامۆستایانیش هەڵسان بە دروستکردنی چەند خواردنێکی کوردەواری خۆمان لەگەڵ شیرینی بۆی میوانە بەڕێزەکان و خوێندکاران و مامۆستایان هەمووی لەو خواردنە خۆشە تامی لێ ببینی. هیوادارم بۆ ساڵی داهاتوو ئەم فستیڤالە گەورەتر بێ، یعنی فراوانتر بێ بە تایبەت لە پرۆژەی خوێندکارە نەوەکو تەنها پرۆژەیەکی فۆتۆگرافی بێ یاخود پرۆژەیەکی ئاسان بێ، بەڵکو گەورەتر بێ وەکو جامیعەکانی تر بە تایبەت لە بواری تەکنۆلۆژیایە. چۆن جامتان ئەزانن ئێمە وەکو پەیمانگای زانستی کۆمپیوتەر سێ بەشی سەرەکیمانەیە داتابیس و نێتوەرک و ئایتی. ئەمە وەکو خوێندکارانی پەیمانگای زانستی کۆمپیوتەر ئەم ساڵ هەستاوین بە ئەنجامدانی فستیڤاڵ و چەند کار و چالاکیەک بۆ ڕۆژی جیهانی زانکۆ پەیمانگاکان و لەم ڕۆژەدا چەندەها چالاکی و بەهرەی چەندەها خوێندکار دەرکەوتووە کە لەم پەیمانگای ئێمە هەیە. ئەم کار و چالاکیانە بۆ زیاتر پێناساندنی خوێندکارانمانە بە جیهانی دەرەوە و بە مامۆستا و کەسە بەتوانەکان هیوای سەرکەوتنیان بۆ خوازم. هیوادارم ئەم بۆنێ هەموو ساڵە بەردەوام بێ بۆ زیاتر ناساندنی خوێندکاران. ئەمڕۆ بۆی ڕۆژی جیهانی زانکۆوە وێبسایتێکم دروست کردووە، واتە پرۆژێکتەکەم لەسەر وێبسایتێکە بۆ قوتابیانی ئایتی. بۆ منە ئەمڕۆ سیمینارێکە خوێنین لەسەر زمانی بوتستراب بۆ منە، یاخود زمانی جاڤا یاخود سی شارپ. ئەمە لێرە ئەیکەمە پۆست بە پەڕی بەڕێوەبەرایەتیم هەیە لەوێ پۆستەکەمە سەر وێبسایتەکە باشە، واتە ئادیەکەم و ئەو بابەتانە شەرنیەکی خۆم بن. ئەگەری هەیە بۆ خۆم باشتر بێت، یعنی خۆشم تایە باشە بم و ئیسفادەیەکیشم بۆ برادەرەکانمە بێت. ئاتە پرۆژەکەم لەسەر ئەوەیە وەیتر کراوەشە تۆ توانی پێشبینی بکەی بۆ وێبسایتەکەم و ئەتوانی لە ڕێگەی ئیمێڵی خۆمەوە نامم بۆ بنێریت و ئەشتوانیت هەر پەیوەندی بێت سۆشیال میدیای خۆمەوە بکەیت بابەتەکانی شەوە تاکە.